لە تەوەرەی یەکەمی پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە مامەڵەی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو کەسانی لە چواردەوری بوون، چ لە خێزانەکانی چ لە هاوڵەکانی کە ئەگەر هەڵەیەکیان کردبێت، ئەگەر گوناهێکیان کردبێت، پێغەمبەر صلی الله عليه وسلم بیست بێتی یا بینی بێتی، چۆن مامەڵە و ڕەفتاری لەگەڵ ئەم کەسە کردووە؟ ئایا شکانوێتیەوە؟ ئایا لەناو خەڵکاوە کۆڵی فەسحی کردووە؟ ئایا ئەنێسە بۆ نمونە ئەگەر لە ڕەمەزانانە یان لە مزگەوتەکانە سیر بکەن، ئەگەر مناڵێک پەرداخی ئاو جامێک ئاو بڕێژێ لێرە و لەوێ هەڵای لێ ئەڵێنەوە و ئەبێ بە دەنگەدەنگ و لەوانێ مناڵەکەش عاجزکەن و تووڕەشیکەن و بژواتە دەرەوە. بەڵام ئەدەبن لە ڕووی ئێوەی بینەر و ئەم مەجلیسە، ئەنی لە مزگەوتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم میز کراوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەلی تووڕە بووە، نەلی داوە، نە قسەی پێوتووە، نە فەسحیشی کردووە. یعنی بانگی کردو بە جوانترین شێواز مامەڵەی لەگەڵ کردووە. جا ئەمە بۆکو نمونەیەک ئەم بابەتە شرۆڤاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عادل شێخانی، مامۆستای زانکۆ. مامۆستای گیان بەخێر بێ یاخوا. بەخێر کاکتۆر. هەر ئاوا دەست پێ بکەین مامەڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرامبەر ئەو کەسانەی هەڵە و تاوانێکیان کردووە. جا هەڵە و تاوانەکە چێ ڕاستەوخۆ لە بەردەمی پێغەمبەر بوو بە صلی الله عليه وسلم بینی بێتی یان دوایی بۆیان جێڕابێتەوە، چۆن مامەڵەی لەگەڵ کەسی هەڵەکارا کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێشەوەی کە بچینە ناو بابەتەکەوە من داوای لێبوردن دەکەم و پێشم وایە زۆر بەمان پێویستە داوای لێبوردن بکەین کە ئێمە زۆر دوورین لەو هەدی و لەو مەنهەج و سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، نەو نەرمونیانی و لەو حکمەت و لەو دانایی و لەو میهرەبانیەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. زۆر جار ئێمە قسەکانمان زۆر جوانن و پەیوەکانمان زۆر ڕازاون، بەڵام زۆر مەودایەکی زۆر هەیە لە نێوان وتەکان و کردارەکانمانە. ڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی ئێمە باسی ئەکەین ئەبێ ئەو بزانین کە پێغەمبەر کەسێکی نائاسایی بووە، کە پێغەمبەرێک بووە خوای گەورە خۆی شایەدی بۆ ئەدا لەسەر جوانی ڕەفتارەکانی، لەسەر شیرینی گفتارەکانی. ئەو پێغەمبەرێک صلی الله عليه وسلم کە خاتو عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت بە جوانترین شێوە وەسفی ئەکات کە جوانترین وەڵامە بۆ گەورەترین پرسیار کاتی هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەوانەی کە بەڕاستی هاوڵی پێغەمبەری خوا بوون، قوتابی قوتابخانەکەی بوون، پرسیارەکەن لە خاتو عایشە کردداری پێغەمبەری خوا چۆن بووە صلی الله عليه وسلم. ئەوجا فەرمێت کان خولقه القورآن. ئەگەر بینە سەر مامەڵەکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هەڵەکارانە، ئەو کەسانی کە هەڵەیان کردووە، لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆمەڵگایەکە بۆتە پێغەمبەر و خوای گەورە ناردووتی بە پێغەمبەرایەتی کە خوا خۆی ناوی ناوە مجتەمەعی جاهیلی و مجتەمع بوون و سیمای شارستانیەت و حەزارەتی عەرەب لەو سەردەمەیە جاهیلیەت و نەفامی بەسەرا زاڵ بووە. تووڕەیی، تەعەسسوب، دەمارگیری، یەکتری کوشتن، هەموو ئەمانە سیمای سەرەکی ئەو کۆمەڵگایە بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوانترین مامەڵەی کردووە لەگەڵ ئەو کەسانی کە بێباوەڕ بوون، لەگەڵ کافرانی قوڕەیشە، لەگەڵ ئەهلی کتابە لە یەهود و نەسارا کە لەو سەردەمەیە ژیان و بەتایبەتی ئەوانەی کە لە مەدینە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وێ ڕای ئەو کەسانی کە لە هاوڵەکانی خۆشی لە خەزەرەکانی خۆشی ئەگەر بێت و ئێمە سەیری ئەو نمونانە بکەین بینین بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلووتکەی مامەڵەی جوانە بووە. پێویستە هەموو مامۆستایان و هەموو دەروونناسان و هەموو پەروەردەکاران لە مامەڵەی جوانی پێغەمبەری خواوە فێر بن، چەند بە نەرمونیان، چەند بە ئاسانکاری، چەند بە سنگێکی فراوانەوە بۆ تەحملی هاوڵانی خۆی کردووە کە شایەدیان بۆ داوە. بەڵکو ئەوانەی کە لە ئەهلی کتابیش بوون هاتوون پێغەمبەری خۆیان تاقی کردووە، چونکە پێغەمبەری خوا بەسی هاتووە لە تەورات و لە ئینجیلە صلی الله عليه وسلم کە ئەم پێغەمبەرە نازدارە عليه الصلاة والسلام هەتا تۆ لەگەڵا خراپی ئەو باشترە بێت، هەتا جەهلی لەگەڵا بکرێ ئەو حلمی زیاترە. و ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم لا يزيده الجهل إلا حلما. بۆیە یەکێک لە یەهود کە ئەڵێ یەک سیفەت ماوە ئەمێ لە پێغەمبەری خوایە لە محەممەدا بۆم دەرکەوێت، ئەویش ئەوەیە کە تووڕەیەکات و ناو خەڵکە هەوارەکات کاتێک پێغەمبەری خوا قەرزاریە بێت پێ ئەڵێ ئەی محەممەد بۆچی قەرزەکەم نادێتەوە؟ ئێوە ئالی عەبدولموطەلیب هەمووتان قەرز شوێرن، یعنی قەرز نادەنەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگی ئەکات کاتێکە ئیمام عومەر ئەوێت لی بدە، ئەوێت بەسم شێرەکەی ملی بپەڕێن، ئەم کابرایە جوێ نەدا بە پێغەمبەر بە هەموو ئالی پێغەمبەری خوش ئەڵێ هەموو ئالی عەبدولموطەلیب هەمووتان قەرز شوێرن، قەرز نادەنەوە. ئەویش ئەڵێ لێ گەڕێ. ئەو کابرایە حەقی خۆیەتی لە کاتێکە دوو ڕۆژی ماوە بۆ
ڕۆژی دانەوەی قەرزەکە بانجی ئەکات و ئەمرەکە بە فەرمانەکە بە ئیمامی عومەر کە بچێت ئەو قەرزەی کە لایەن بۆ خورما بووە بیداتەوە زیادیشی بداتێ نەک ئەوەی کە خۆی قەرزەکەی خۆی بەڵکو بە زیادیشەوە بۆیە ئەو کابرای یەهودیە موسڵمانە بێت و ئەڵێ لە کتێبی ئەمیان نووسراوە کە ئەم پێغەمبەرە لە سیفاتی ئەوەی هەتا تۆ لەگەڵ خراپی ئەو باشترە بێت بۆ هەروەها کۆمەڵی هەڵوەستی زۆرمان هەیە لەگەڵ عەرابە لەگەڵ کەسانی زۆر تونند و تیژە کە زۆر هەڵوەستی ناشرینیان بۆ لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم و بە باشترین شێوە مامەڵەی کردووە بەڵکو هەندێک نمونە هەیە کە دوای باسی ئەەکەین لەوانەیە ئێمەمانان بە هیچ شێوەیەک تەقەبولیشتی وەمان ناکرد و هەرگیز ئێمە لە کاتێک کە ئەبینین لە مەکەیە کە دێن بۆ لای کە عوتبە دێ بۆ لای و پێی ئەڵێت ئەی موحەممەد ئەگەر حەزت لە پارەت بە کۆکەینەوە ئەتکەین بە سەرکردی ئەتکەین بە دەوڵەمەندترین کەسی خۆمان کە حەزت لە مڵک و لە سەرکردایەتی ئەتکەین بە پاشای خۆمان ئەگەر حەزت لە ئافەتی جوانە ئەچین حەزت لە چی ئافرێک بۆ تێنین ئەوە ئێمە بینایە ئێمە بڵێن ئەو قسانەڵێن ئێمە تۆ زای لەگەڵ چیا قساکەی دەزانی من چیم من و ئافرەت من و پیارە من و ئەوانە وڵ ئەگەر شێتیش بوویت ئەی موحەممەد عەقڵت تێک چووە ئەوە ئەگەڕین لە فارس و ڕۆم ئەو کاتە دوو وڵاتی گەورە بوون لەوێ باشترین پزیشکت بۆ دێنین پێغەمبەری خوا نەتۆڕە ئەبێت نەخۆی تێکەدا ئەڵێ تەواو بوویت ئەمڕۆ هیچ لە قاعیدەکانی گفتوگۆکردن و جوێگرتن لە بەرامبەر کە ئەمڕۆ ئەخوێندرێت و چەندها کتێب لەسەرەکە پێڵەن هونەری جوێگرتن ئەوەیە کە جوێگر ئەبێ ئەوە جوێگر بێت بەرامبەر با لێ بکەی چی هەیە بێڵێت بۆیە پێ ئەڵێ ئەفەریقت هەیە ئەبەلوەلید یعنی تەواو بووی نەک قسەی پێ نەبڕیوە ئەمڕۆ ئێمە جەروایە قسە بێکترێ بڕین تحمل ناکەین کە تۆ قسەکە تەواوکەی من ئەڵێم بەڵکو جواب بدەمەوە قسەیەکی جوانی علی ئەیتەنتاوی هەیە فەرمێت ئێمەی شەرقی بە تایبەتی کۆمەلگای جیهانی سێم کاتێکی قسەمان بۆ کا بەس خەریکین چۆن وەڵام حازرکەین بۆ ڕەدی بینەوە این جواناکەین کە بجوێ بگوێنین باسی چی ئەکات شەر نییە جەروای قسەکان ئەگەر تۆ لە ڕێم بدی من تەواویکەم پێویست ناکات پێم ببڕیت بۆیە ئەڵێ تەواو بووی ئەڵێ بەڵێ بۆیە غەربیەکان ئەڵێن بە بەرامبەر بڵێ کاتی بدەرێ بزانێت تەواو بوو قسەکان نەک شڵەژا بێ نەک شەرم کات ئەنجا کۆمەڵی ئاەتی بۆ ئەخوێنێتەوە و بە نەرمانی پێڵێ نەخر من نەبۆ ژن هاتووم نەبۆ پارە هاتووم نەبۆ سەرکردایەتی هاتووم نەشێتم بەڵکو هاتووم بە پەیامێکی خوای بۆیە کە دەگەڕێتەوە ئەڵێ وەڵڵاهی محەممەد سەحری لێ کردووە نەماوە سەحری لێ هات من نەچێ بەلای پێغەمبەری خوا بۆیە ئەبین ئەو موقیفە گەورەیە بەم شێوازن جوانە پێغەمبەری خوا وەڵامی دەداتەوە صلی الله عليه وآله وسلم دکتۆر هەڵا بۆ نمونە ڕەنگە من لە بەڕێزت تووڕە بم نازانم لە ڕووی دینیەوە چەندێک تاوانبارە بم بەڵام هەڵەیەکە من بێڕێزێک بەرامبەر تۆکەم هەڵەیەکی تریشمانە من نوێژێکمە فەوتی ڕۆژێک بە ڕۆژوو نابم یاخود ڕفتارێکەکەم لە چوارچێوەی شریعەت و دابوونەریتی ئیسلامی دەرەچم گوناهبارە بم ئەمە هەردووکی هەر لە کۆتایە هەڵەیەک بەرامبەر من بە تۆ بەرامبەر ئەو بیر و باوەڕێی هەمە پەیامبەری ئیسلام چۆن مامەڵەی لەگەڵ دوو حاڵەتە کردووە کاتێک کەسێک هەڵەیەکی کردووە بەرامبەر کەسێکی تر ئەم شبینی بێتی یاخود بۆی باسکراوە یاخود داوای ئامۆژگاریان لێکردوێت لەسەر ئەم حاڵەتە یان کەسێکیش کە لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلام سنوورەکانی بەزاندبێ و بەڵام لە هاوسەردەمەوە و چاخی پەیامبەری ئیسلام ئامۆژگاری کردبێ ئەتوانێت بۆ ئەم کێشانە بۆ هەموو کێشەکانی تریش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژانێکی زۆر فڕەڕەهەندی هەبووە بە نمونە یەکێ لەو شتانە کە پێغەمبەری خوا بەیانێکیان ئەچێت بۆ هەڵساندنی ئیمامی عەلی لەخەو لەگەڵ فاتیمەی کە کچی خۆیەتی کە ئیمامی عەلی هەم ئامۆزایەتی و هەم زاواشێتی و هەم بەمداڵیش خۆی پەروەردەی کردووە لە ماڵی خۆی پەروەردە بووە ئەچی هەڵی سیانێت لە نوێژی بەیان ئەوش خەوی دێت هەڵناسێ بۆ نوێژی بەیانی تەسەوور لەو کاتەیە ئەمی عەلی ئەفەرمێ پێغەمبەری خوا نەفسی مە بەدەست خوای گەورەی خوای گەورە کەی بێ هەڵمانەسێنێ لەخەو پێغەمبەری خوا پێفەرمێ وەکان الئینسان ئەکثەر شەیئین جەدەلە یعنی ئینسان زۆر مجادلە چەمەن ئەم قسەیە یعنی وەکمەڵەن ئەو مەلابەزێنی وایە حاشا لە ڕووی ئێوەی بەڕێز و لە ڕووی ئیمامی عەلی کە خوای بێ هەڵمانسە و چۆن شێگەڵێت خەوم خبرم نابێتەوە بەڵکو خوای گەورە خۆی وەکڵێن بۆمە ئاسانکەیان هدایەتم بدات من پێم هەستم بازی لێ هێنێ بەجێ هەڵێت ئەوە بە زۆر بیبا ئێمەش کاتێک ئەبینین منداڵێکمان جارە بۆ نوێژبێنی هەڵاسێ بەردەوام بین لەگەڵەیە ئەم بەیانی هەڵاسێ بە قسەیەکی خۆش بەیانێکی تر ئەگەر نەهات لە ماڵەوە نوێژی کرد هەر وازی لێ نەهێنی نەگوای لێ بکەین کە ڕقی لەو نوێژە بێت ئێمە لە ئیسلامە دوو جۆر حەقمان هەیە حەقێکیان کە بینی خومان و خوایە پێ حەق الله جۆری دوم پێوتەی حەق الناس ئەو بارەی کە حەقی خەڵکە کە ڕاگرتنی دڵی خەڵکیە و مڕاعاتکردنی هەستی بەرامبەرە ئەبێ زۆر ئەگامان لێ بێت چونکە ئەو مافی ئەو ئینسانێکە ئەو ئینسان لە دنیاە دەگەت من ئازانەکات ئەمێنێتەوە بۆ قیامەت بینی خومان و خوایە بە تۆ بەیەک تەواوە بێت بەڵام بینی من و تۆیە
لبين منو هبراي كترا كسي كترا اقل الدنيا قردم ازان نكال قيامته يتديت برانبرمو ديد لبري او تواني كمن كردو برانبري شاكاني منابات وي پیغمبري خاص الله عليه وسلم هر شوازي بو بيت خوش افرمي امي ادم ذات خواد روسي كردون وخواد روسي كردوين كل بني ادم خطاء هلا كردن لطبعي اميه باوك من ادم كم كذبوك كهلي كردوه وتواني كربان داوي خوشوني كردوه بلام افرمي خير الخطائين التوابون باشترين گوناهکار او یک توبه بکات و خوشی لگه کسی که تو که گناهبار بوا همیشه درگای گوری توبه کردوتەوە بۆیە ئەو کابرای کە دی بڵای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم برۆکانی سپی بووە ئەڵێ هەموو ژیانی من غەدەرات و فەجەرات و تاوان و گوناه بووە پێمی خوای گەورە پێ فەرمێت تۆ مسڵمان بە خوای گەورە هەچی گوناهات هەیە بۆتە گۆڕێ فەئولایکە یوبەدل الله سەیئاتیهم حەسەنات کە بە لە خۆشیە ئەڕوا بەرهەڵێ وغەدەراتی وفەجەراتی ئەمن ئەو هەموو تاوانم کردووە گوناه نەماوە یەکەم برۆکان بتەم برۆ سپی بوون کۆتایی سپی بوونی مۆکانی هەڵخساری ئینسانە وهروها ئەبینین ئەو گەنجەی کە دی بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشاکەن لە مەجلیسێکی گەورەیە ئیمامی عومەر و ئەبوبەکری تایە و خیاری سەحابەی تێ ڕەزا ڕەحمەتی خۆیان لێبێت گەنجی دەڵی پێغەمبەری خوا ئئذن لی بالزنا يعني دتر خو هم أول شيء زي ولا رمنا باسيكين لو ما لسه جوريا إذن بيبدأ يعني يقولون مراتهم بدو برو بيكا أنت مشاكل نكهر ريم بدأ بوم آسان كبلا ولا فرم برو بيكا بس فرم أدنو نزيج جاي ولا من صحابة خليكن راميانين خليكن طالي بيوان خليك دوريا خانوا أما تشيالي لهم مجلسية أما كي أولنا فرم أدنو ألا نزيج جاي ولا لم هل على أدنو يعني نزيج بروا تا يتبرع مري بيغمري خاص الله عليه وسلم دەست ێنێ بەسەر سنگی ئەو گەنجەیە پێڵێ پێت خۆشە بۆ دایکت ئەڵێنەوە زانام سەحابە ئەو گەنجە چیە ئەڵێ لا فداك أبي وأمي يعني ئەوەن دڵی ڕاکێ ئێشاڵێ دایک و باوکم بە قوربانت بێ چونکە لەو خەڵکیان هەیە کەس لێی بدا نەکەس سوکایەتی پێ بکات نەکەس ئازاری بدە هێنایە پێشەوە دەست ێنە بەسەر سنگیە فەرمی پێت خۆشە بۆ دایکت فەرمینەوە وەڵڵا دایک و باوکم بە قوربانت بێ بۆ پورت بۆ خوشکت بۆ کچێت فەرمین نەخێر ئیتر خەڵکیش خوشکیان هەیە و دایکیان هەیە و پوریان هەیە و چۆن پێت ناخۆشە بەوە فەرمی قسەی بۆ کردم و ئامۆژگاری کردم لە وەڵڵاهی کە هاتم بۆ مەجلیسە خۆشترین شت بەلام و زینا بووت گەنجێکە وروژاوە تابەتی ئەمڕۆژ پێویستە گەنجان زۆر ڕعاتیان بکەین ئاسێکی زۆر فیتنەیە لە کاتێک لە کۆمەلگای مەدەنیە و کاتە لەوانەیە ئافرەت دیار نەبوو بێت قسەیش بە دەرەوە نەبوو بەڵام ئەو ئافرەتە ئەو گەنجە ئەوا گوروژاوە ئەبێ گەنجە لەم سەردەمەیە هەموو چواردەوری فیتنە و ئافرەت و لە ڕاگەاندن و لە هەموو وارەکانی ژیانە ئەڵێ کە هاتم خۆشەویستترین شت بەلام و زینا بوو بەڵام کە ڕۆیشتم وەڵڵاهی کەزەوەترین شت بەلامەوە بریتی بۆ لە زینا ئەوش بە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مڕاعاتکردنی بۆیە زۆر جار کەسانی کە هاتن باوەشی پێ ئەکردن دەستێنە بەسەر سەریانە دەستێنە بەسەر سینگە دوعای بۆ ئەکردن ئێمەش بە هەمان شێوە جگە لە قسەی خۆش ئەبێ دوعاشی بۆ بکەین يعني جگە لەوەی کە لەبینی بۆیە زۆرێک لە سەلەف يعني ئەبینینی چێ لەوانە کە جارنەوە والله أعلم معروف کەرخیە کە ئەبینێت کەسێکی سەرخۆش ڕشاوەتەوە لە جەنابتان و پیسی بەدەم هاوتە خوارەوە الله کات ئەیباتەوە ماڵە دەمون چاوی دەمون پاکە شوات بۆن خۆشەکەڵی خوایە من دەمی پاک کردە تۆش دڵی پاک بکەرەوە ئێمە لەوانەیە گەر هینە ببینین سەرخۆشێک بینە بەشەق یعنی هەوڵ دەین جوێین پێ بدەین نە فەرمی خوایە من ئەو پێکرا یعنی پێم خۆش نەبوو ئەو ناوە جوانی تۆ بەس ئەو دەمە پیسە دەمی پیس بوو بڕشا بوو بۆ ناوە خوددازانان کاتێک کەسی سەرخۆشە بێت خوایە من دەمی پاکرد تۆش دڵی پاک بکەرەوە وەبینین ئەم موقیفە یعنی جوانانە وا ئەکات کە بەڕاستی بەرامبەریش بە قسەی جوانی ئێمە ئەو کەسەش کە یعنی وەکو چۆن دەچی وەکو عومەر بن عەبدولعەزیز شەوێکان خەلیفەیەکە یعنی کە خەلیفەی چووە بوو نە خەلیفەی ئەمڕۆ وەکو وڵاتێکی وەکو قەتەر یان بەحرین و ئیمارات کە بەقەدە سلێمانی ناوێ خەلیفە بووە لە ڕووسیای ئێستاوە لە هیندستانەوە هەتا فەڕەنسا ئێستا هەتا ئیسپانیا ئێستا ئەڕوا قاچێکی لە کابرای خەوتووە پێڵی کوێ دیت بە چی ئەڵێت بە عومەر بن عەبدولعەزیز ئەڵێت ڕێ نەخێر کوێر نیم هیچ لە پاسەوەرەکانی ئەوێ لێیدا ئەمە چۆن قەوم قسەی ئەڵێ بە خەلیفەی موسڵمانان بەس سەرکردەی گەورەتی وڵاتی ئەو کاتە کە گوتمان شەرق و داغەرب بووە وتی لێی گەڕێ کابرای وتی کوێری وتم نەخێر کوێر نیم پرسیاری کرد من جوابم دایەوە نەمزانی قاچم کۆ لە قاچی پڕ ڕاستەکە کە کوێر نەبوومایە یعنی وایە زانیم کوێرم بۆیە لێ قاچم نێکەوتووە بۆیە ئەمنی موسڵمان بەڕاستی فێری بنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هەڵا بە هەڵا وەڵام نەدەینەوە زۆر باشە دکتۆر ئەم نمونانە زۆر جوانن ینی ئەوی کە بۆمان ئەجێڕێتەوە لە فەرمودە صحیحەکان و لە تابعین و لە سەلەفی ساڵحی خۆمانەوە بەڵام پرسیارە جدیەکە لەوەیە
بۆ ئەمە ئێستا لە ناو تاکی مسلمانە لە نێو ئەوانەی کە با بڵین زانای ئاینین بانخوازن من ناڵم نییە بەڵام بۆ زۆر کەمە ئەم نمونانە بۆ لە تاک بە تاکێمە کە خۆمان بە شوێنکەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زین بۆ ئاوا ئێمەش لەگەڵ ئەو تاکانی لە بەرامبەرمانە هەڵاکەن گوناهێگەکەن بۆ بەم شێوازە ڕەفتار ناکەین هۆکارەکەی بۆچی گەڕێنیتەوە هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە خاڵێکی لە خەژانی ئێمەیە کە ئەوە زۆر ترسناکە ئەوەش ئێمە لە پەروەردەوە دوورین ئێمە ئەزانین جوازية من الصحابة أبو السيد رحمة الله عليه المعلم أفرمي منهج الصحابة بريتوا التلقي للتنفيذ هو قرتن بوجه بجاه كردن يعني صحابة هشتي خلقين دوا في ربوا يسجي إشي بيكردوا وعلم عمل جبيك وكنا كريتوكو شريك مولويش هي قال علم شجرا عمل ثمرا علمي بعمل داري بيورا يعني علمك بعمل به داري بيبرا بو يبينين أوان في ربون شون هر علمك كثير يبيد إيش فينا كبيت بار بسرتوا حتى عروي كل الزبير كخصوصا زي عائشة رضي الله عنها إخواني على البيت زود بسالي أكل لعائشة وشكل لفقهاء لكبار فقهاء لتابعين عائشة بيفرموا يا بني لا تكثر حجج الله عليك زور حجتي خلاص خذ زور مكة إيش بيبكى أنت بربسارك يعني أمن شاني كبيت طلم إيش بيبكى بوي الأمر يا إما خليك كوك نوي شهادة برزين ياخذ بلو بوسي بس برام لبواري عملية زول لوازين إما كاتي من براسي دركبت كتشني وعلمي شيء بكم كموقف أنا كبوي باسك بخوم نجاني الرجال ما حبيت كباسي بوي وباسي صبر وتحمل كم باسي يمني لسر خوي أكم بتوانين طلوب بين لو درياي مهر وخوش ويستي وبزاي بيغمري خوا وبيغمري صلى الله عليه وسلم كرحمتك باش هم جاني كردوا وما أرسلناك إلا رحمة للعالمين طبعا إنسانك بس بالكيتوا إنسانك هاتبت بيك إنسان رحمة ببوها مجيهان أبيت أنا جوربي يعني كافر مسلمان والله وأبيين لا يعني لا جاني بيغمري خويا صلى الله عليه وسلم رحمة بابوها حتى ابوها مشتك ليش لا غزاكانا بيغمري خويا صلى الله عليه وسلم غزاك او استشكره راوا سينت بوي تشيوا بوي ك تيريك بيوت الحمورة تيريك وكش ولا كيك كمان وايا شو اوش ولا كيد باري اخشام بس الزاويه كي هاد بدوري بيغمري خويا صلى الله عليه وسلم بوستن شي هلكو يعني بيتشوي اميني بردوا ام بان له اتوس قلبكات ان سبايك رأى وسيانيت بو اويكا ام بالنديه بيتشو كان بردوا صحابي الله بيغمر ولا يمنه اللي بو بجروا بوش وانا كي خوي سليمان عليه السلام دين القران في روز يكسبت من الناس ودي نمله سباي رأى وسيانيت ايش لا لميرو لكان بانكات ادخلوا مساكنكم لا يحتمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون حتى او ميرو لبن عاقل بوتتي نازانا يعني عذري هنا وتوبو وبسباك سليمان يعني سليمان هنا كانت ما سباكي جورد باس بسواري بمانو طبعا تشاوان لم يرليك سكنيه بلام سليمان اوستات فتبسم ضاحكا من قولها وستا بوجو قلتن لم يرليك بوي الان دائما باشا وسكرتكان طبعا واي اجان لخلق نيه امش وايوتو سليمان اغيلونيه كميرو ليك لو جيرو ارواتو داوي كرتهم دان كوبنو بشنو شاركي خوتان بويكا اسبكان ياخذ سباكي سليمان او ازان دا بوي بن پیغمبري خدا صلى الله عليه وسلم براسي سنتي او تنابل بكردن بزنيه تنابل خنوي بزنيه بلكو بايش بكردني اوش كاتي اويت وابي نزول السلف اوانك زناب من هنا بوتد اوان بوابون الله هي على تشل صال خليكي خوان بوم بشر سكرني يكسفتي خوم ابن حزم رحمه الله عليه كتبتي هنا مداواه النفوس باسي خويا كات طبعا ابن حزم اما واي ناسين كسي زوتو نتيج بوا وانا كاتي الراي خوين توا زمان زبر لقى علماء كان والله بابتوانا وصفتي كتاب ولا زو كسي زو قالت تجيبهم زور محاولة قلت او صفه لخو من يعلم سلف باسي خويا كان هي تشل صال خليكي صفتي خوي بوا بصال صفتي خوي بوا هي جمعتها جمعاتي وتو نسيبتي اما سلاويك اما بتوانين بعملي بالمكاسيكي مسلمان كسيكي الاخوه بوخوا صلحاو بكاتي ابيت وبرا بداخل استا وكشون تعليم لوازات تربيه لوازتره لبوركان شريعتي شا اما اونيك قدين بخونوا بشهاده وببرنامه نما كان لبوالي عمليه او ما ولا جناب باسك منتهى هنا ولا لسر رمضان من خوم كما ما مثلا مسجود ومدان ان بوي كان جار او كردوما اسالي بشيمانم كزو كسيديه تم رمضان زو كسانديان يكم جارني بين مسجود كنش هاتو مسجود بشوتك واتو مسجود بلام او قبيتو يعني بانجي كي تبيش مسجوتك بيش خلقك لهديك بيتي او مجل بوس بين دان شلون يتو مسجوتك بس يوم هو بيدنج بون لما توتي بيغمري خويا
يعني تنها بو كسانه داولك كبدن كاتي نوجا كان انا كسك عربي ديت بجرو حوالي كني وتواني بينوت بيدن با شكون ام كسنه زانه او كهاتو لدرو المدينه وتدي يا محمد بدن برس ويخوا قرب بيانا فرميت لا ترفعوا اصواتكم فوق صوت النبي قران دابا زيوا كاتي ويستوى بو تشرا سكرني كسي عربي لو شو زۆر ڕاستە دکتۆر بەڕاستی ینی هەمان زۆر پێویستن ڕەنگە زۆر جار ئەو گلەیە کرێ لە مامۆستایانی ئاینی بە تایبەت ئەوانەی کە باڵێ وتاری ڕۆژی هەینیانەیە لە زۆر جار سیفاتێکی تاکێک زۆر بە گشتی باسەکرێ یاخود گشتێک زۆر بە تاکی باسەکرێ ڕەنگە بۆ من باسی جۆرێک لە ڕیژ لە شکل بکرێەوە منیش لە ناو مزگەوتەکە لەو شێوەیە بم پێی بشکێمەوە ڕەنگە جارێکی تر هەر نەچمەوە مزگەوتەکە بەرمەبنای ئەوە ینی لە ژیانی تایبەتی پەیامبەری ئیسلام لە سیرەی پەیامبەری ئیسلامە هیچ کات ڕێککەوتووە پەیامبەری ئیسلام بەرامبەر هەڵەیەک یاخود ڕەفتارێکی سیر زۆر تند بێت یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە منهجی ئەو فەرموو ما بال ئەقوام قەت بە تەعین نەیوتووە چونکە کاتێک تۆ سفەتێکی ئیچێ باسەکەیت کەسێک هەیە بەو شێوەیە ئەوش دانیشتووە لەو شوێنە یا خەڵک ئەیناسن کە هەموو کەس ئەزانێکم بەسی ئەوە مامۆستای وا هەیە کەسێکی مامۆستای دانیشتووە لەوێ مثلا مهندسی وا هەیە سیکارە لێ دانیشتووە مهندسە خەڵک ئەزانێکم بەس چییە لەو شوێنە یاخود جار شتێ باسەکە لەو گەڕەکەیە خەڵک ئەمە زانمە بەس ماڵی فڵان کەسە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت شتی وای نەبوو فەرمووی ما بال ئەقوام هەر ناوی کەسی نەبردووە يعني حتى زور ناو هي كبيوتر ناي نزل مبهم لا حديث كان جاء رجل جاءت امرأة هنا جاء علماء قراون زور قراون بدوزين او كذا شيء هنا جاء هنا زان راو شيء نزان راو كذا شيء كهاتوا ولا في غمر اخوان او قصي كردوا او شواذ هلاي براسيكا كسل مزقوتا ناي بزرياني والستر ايماشتك معناها كسبيت ستر كرد دابوشني خلق بيعمل يخاف صلى الله عليه وسلم من ستر مؤمنا ستر الله يوم القيامه حتى يما منهجك معناه كستر كردنا سن خوش قناه كات نبنا نخلق باسي بكات وستي خوي بكات ستي بنامبريش بكات كاتكيجي قناه كي كردوا ابي ستري بكين داي بوشن بني هيني امش غادي بكين ناكري هندشتي تايبتي رسم نمبر باسكريت زور باشا دو برسيار دكتور شون بيغم خوي غورا فرمي تو لفظت و شون الرفتار تند بوايا كسب دورتونا هر براس امش واه يعني اگر پیغمبر صلى الله عليه وسلم ام نمونه جوان و ام شوازي جنابت باست کرد كمشتي بول نمونه خروارك براستي يعني اگر اوا تعاملي لقل هلكاران نكردايا سرنجام چي بو خويا ولو كنت فظا غليظ القلب لانفض من حولك اگر تو كسك الرقبه تاعها قصر الرقبه تاعها هم خلى لدوره ندورك وكسب دوته ونعمه بيقمان نرمونياني وقصي جوان يا لك قصي جوان بيت خوش تستقي فرزه بيت حتى لا عندي والله بديك الصيني هي عليت او كسيك ناتواني بيبكنيت بوينيه دوكان دابنيت وكذلك ناتواني هي دم شاي قرجه بويا الذين اما ابتساموا بيكنين وخرز دخلنا لايمانه ويا ولا لا شاكيه وجلي كل عبد كل بجلي فرميت نبي في غمري الا برمو بيكنيوا عمري كوري عاص وعمري كوري عاصيك لجاليتها الزوج والجالي في غمري خويا صلى الله عليه وسلم روجي فتح مكه كقولتني هلويا استا في غمري قرات ابو مكه دواي دصال تقريبا دواي نو صال يعني هش صال لكوش كردن لو شاركه ازاردرا وبيوترا شيتا بيوترا ساحره بهمش ازار عند حول كان ازاردا هاتوا فرمي اذهبوا فانتم الطلقاء اف عامي قدر كركزنا كجال سر الا تشنكسي كم نبات كتي غمري صلى الله عليه وسلم امريكا دوبا كشتنيان بتعبد وهندي كلوانا زو بشان هاتون دولة بردنا كتي خليان خوش وكو عكرمي كوري ابو جهل وعندي كتي لصح لواني كسا بون بصحابي دواي اوا كبي اشتر امر كراو بكشتنيان لبركم والله كشتي تايبت ان كردو شلون ام زي خوي بوكا ابو سفيان كل حارس بو بلام بشويجي قشتي عفو عامي قدر كربوهم اهل مكه بلا في غمري صلى الله عليه وسلم بقصي جواني خوي من يعني كردني بتحمل كردني حتى لقى خزانه كان يخوش يا كلام الله خويا دنگ رويداوا ولا لقى اعرابك هاتون ملي في غمري خويا انقرتو بريندار انقرتو قلت اي بيغمر اعدل بيغمر عادل به تو شي عادل هاك من عادل نبم بيغمر تو بماندري لو مالكم مالي باوكدني بماندري اسا موقفه لجوانا بيغمر خاف الميت برم بيدني مالا كان داوته باش نداو في اسا باش مكردوتي بابتي نبر لنا خلك قبل بيغمر باشي قال ما كردو ويك اون دلان بايبت ولا برامبرت بويا مساله يد الباكي مساله الصافي مساله وحده الصافي مسلمانان او كاما بوشي لك مولانا كان زبربين اقسم الرقبه او براسي بيتواني هذه بيغمر خويا صلى الله عليه وسلم تابو ما بكريت
بقصي جوان بنرمي بتحمل كردن أوش أبيتك أو نفسك همانا ڕایبێنی لەسەر ئەو منهەجە جوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. زۆر سپاس دەکەین کاک تۆگیان دەستکان خۆش بێ لەم تۆرێ لەگەڵ مامی خۆی گەورە جزای خێرت باتەوە ئینشەڵا سپاس دەکەین. دەست خۆش بێمان دوومان کردی. بەڵێ زۆر سپاس بە بەڕێز دکتۆر عادل شێخانی مامۆستای زانکۆ لەم تەوەریە لەگەڵمان بوو بە هیوایەوەی هەمومان بتوانین شوێن کەوتوێکی زۆر ڕاستی کردارەکانی پەیامبەری ئیسلام